بڕیارێکی وەزارەتی ناوخۆ بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل لاواز دەکات و نرخی ئۆتۆمبیل بەرز دەکاتەوە. ئێستا بۆی هاتنی کۆرۆنا و ئەم قەیرانی کێسا تێکەوتوین بازارمان خراپتر بووە و ئەم قرارەش وا کات بەرگریمان بۆ دروستەکات هەم بۆ ئێمەش هەم بۆ وڵاتانیش کە کولفێکی زیاترێتە سەر سارەکان ئەو کاتە کڕین و فرۆشتن کەمە بێتەوە. بەپێی بڕیاری ژمارەسی ساڵی 2021 وەزارەتی ناوخۆ تایبەت بە ڕێکخستنی کاری کۆمپانیاکانی هاوردەکردن و گواستنەوە و فرۆشتنی ئۆتۆمبیل و پێشەنگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل کۆمەڵێک ڕسومات لە خاوەنداریەتەکەیان وەردەگیرێت لە کاتی خۆتۆمارکردن و نوێکردنەوەی مۆڵەتی کارپێکردنیان. بیدایەت کە پێشەنگاکە تەسجیلەکەین بڕی 4 ملیۆن دینار بین بە تەسجیلی پێشەنگاکە لە وەزارەتی ناوخۆکەمە پێشووتر نەبوو. ساڵانە ئێمە 250,000 دینارماندا بە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی سەبارەت بە نوێکردنەوەی مۆڵەتەکەمان. بەڵام ئێستا گەرمانێ مۆڵەتەکەمان نوێ بکەینەوەنێ بێ ساڵانە بڕی ملیۆنە دینار بین بە وەزارەتی ناوخۆ لە هەموو گرێبەستێکە 25,000 دینار بین بە وەزارەتی ناوخۆ و ئینجا 250,000 دیناری کەش بین بە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی. بەپێی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەر کۆمپانیایەک دەبێت ساڵانە 2 ملیۆن دینار وەک ڕسومات بداتە حکوومەت بۆ هەر یەکێک لە چالاکیەکانی هاوردەکردن یان گواستنەوە یان فرۆشتنی ئۆتۆمبیل و ئەگەر کۆمپانیایەک هەرسێ چالاکیەکە ئەنجام بدات ئەوە بڕی 6 ملیۆن دیناری لێوەردەگیرێت. هەروەها ساڵانە 1 ملیۆن دیناریشیان لێوەردەگیرێت وەک ڕسوماتی پێدانی کۆدی فرۆشتنی ئۆتۆمبیل با پێی گرێبەستی ئەلکترۆنی ستاندارد کە ساڵانە بە هەمان بەر کۆدەکەی بۆ نوێ دەکرێتەوە. هاوکات 250,000 دیناریش وەک ڕسوماتی پشکنین لەو کۆمپانیا و پێشەنگایانە وەردەگیرێت بە مەبەستی وەرگرتن و نوێکردنەوەی مۆڵەتی کارکردن. ئەمە جگەلەوەی بۆ هەر ڕۆژێک دواکەوتن لە نوێکردنەوەی مۆڵەتی کارکردن بە بڕی 100,000 دینار غەرامە دەکرێن. بە بڕوای ئەو کەسانەی کە مامەڵەی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل ئەنجام دەدەن وا چاوەڕوان دەکرێت لە دوای جێبەجێکردنی بڕیارەکە جموجۆڵی بازاڕی فرۆشتنی ئۆتۆمبیل بەرەو ئیفلیج بوون هەنگاو بنێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.